سلااو ڕێز وعليكم السلام. کاک دادۆر مسلحە وێرە کاکە من لە سوی تەلەفۆن دەکەم وەڵا پرسیارەکەمە بوو بزانە چەند شەرم لە خۆت دەکەی چۆن دەترسی قەت لە بیرمان ناچی ئەو تاوانەنگ و 5 گەنجستان 5 گەنجی وەچی کوڕی خۆت بە قەرەمەکەی خۆت زوڵم لە خۆی و لە هەموو کێشەی کورد بڕوا بکە پەیکەرتانە سەقەڵاتی لە دروست دەکەی قەت لە بیرمان ناچی یعنی ئیلە الئەبەد ئەوەی ئەنگۆ کردیتە تو ئەو دوو برادەرە تەزدیقتان کردەوە سەی پێشترێ ئەو شەشدا دووەرە وەعدبی ڕۆژێک پەیکەرتانەوە بکەن ئی ناپاچی لە بەرامبەر ئەوە بڕۆ بەجێ حزبەکەت بکە ئەوجا بزاننەوەکانت چەند شەرمیان پێدەبی کە کەسە شوێ کوت و باوچیان بووە کە بەشدار بووە لەو غەدرە گەورەی لێ خوڕە ئێستا دەشتە سلااو ڕێز ئەلەو الو چۆنی باشی واجبی سلامت بی. کاک عەبدوڵڵا شەروانی بله هیوادارم تەلەفۆنەکەی قەپات نەکەی کە قسە لەگەڵ دەکەم کی جنابت ئەمن لە سویدم بەس هیوادارم جورئەت تەبی قەپات نەکەی دوو قسە لەگە دەکەم وەعدبی ئیهانەت نەکەن وەعدبی